لە دنیا گەر تۆ بتەوێ مسلمان بیت و لەسەر سنەتی پێغەمبەری خوابی عەلەیهی سەڵات وەسەلام شوێنی ئەوە بکەوی کە سەلەفی لەسەر بوو، لە ڕووی دنیاییەوە زۆر شتە لە دەستەچێت. ناتوانی هەموو ئیشێ بکەی، ناتوانی سەر بکەی بە هەموو شوێنێکدا، لە هەموو شوێنێ قبوڵت ناکەن، لە هەموو شوێنێ ڕەنگە ڕێزت لێ نەگرن و زۆر شتی کە ڕەنگە ماڵێکی زۆر لە دەستچێ، کەسانێکی زۆر هەیە کە تۆ پێویستت پێیانە بەڵام لەبەرەوەی دوژمنی خوان، یا بێدینن یا مبتەدیعن، ئەهلی ئەهواءن، ئەهلی تەفرەقەن، لەبەر خوازیان لێ دێنیت لە کاتێکدا پێویستی شتا. ئەوە بەو شێوازێ سنەتی خوای گەورەیە. سەحابەکان وابوون. سەیری موسعەبی کوڕی عومەیر کە ڕەزای خوای لێ بێت. موسعەبی کوڕی عومەیر تاقانەی دایکی بوو، زۆر دەوڵەمەند بوون، گەنجێکی زۆر جوان بوو کە بە هەر کۆڵانێکی مەککەدا تێدەپەڕی پاش سەعاتێکی کەش دەیانزانی موسعەب ڕەت بووە. ئەوەندە بۆنی خۆش و ئەسلی لە خۆی دەدا، ئەوەندە جلی جوانی لەبەر دەکرد، ئەوەندە گەنجێکی نورانی و جوان بوو کە بە هەر کۆڵانێکە ڕەت بووە پێش مسلمانی هەموو ئافرەتەکان هاتنە دەرەوە بۆ سەیری. هەمووی دەیزانی ئەو کۆڵانە وا موسعەب بەرەو ئەو کۆڵانە دێ زوو لە پێشتر بۆنەکەیان دەکرد. ئەوەندە گەنجێکی لەناو ناز و نیعمەتا بوو کە مسلمان بوو هەموو شتێکیان لێی گرتەوە. چەند پێویستی پێیان بوو، هەموو شتێکیان لێی گرتەوە تا وای لێ هات کە وەفاتی کرد هیچی نەبوو، تەنها جلەکەی خۆی لەبەرا بوو. بان سەریان پێدا پۆشی پێی بەدەرەوە بوو، پێیان دا پۆشی سەری بەدەرەوە بوو. بزانە لە پێناوی خوادا چۆن وازی هێنا؟ ئەوە بوو کە عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕەزای خوای لێ بێت خواردنێکی خۆشیان بۆ هێنا، دەوڵەمەند بوو. سەیری خواردنەکەی کرد، دەستی کرد بە گریان، وتیان بۆ دەگری؟ بە دڵت نییە خواردنەکە؟ وتی نا، بۆ ئەوە دەگرین موسعەبی کوڕی عومەیر زۆر لە من باشتر بوو، بەڵام ئابە و شێوازە وەفاتی کرد. دەترسم ئەم نیعمەتانە پاداشتی ئێمە بێ لە دنیا خوا بماداتەوە، لە قیامەت بەشمان نەبێت. ئەوان لە دنیا هیچیان نەبوو، خوای گەورە بۆی هەڵگرتن بۆ قیامەت. تا بەو شێوازە زۆرێک لە سەحابەکان وایان لێ هات. سوهەیبی ڕۆمی، طبعاً خۆی ڕۆمی نەبوو، بەس لەوەی ڕۆمەکان گرتیان و دوای لێوە هات ناوێنرا. ئەوە بوو کە مەکەی جێهێشت، لە ڕێ پێی گەیشتن، باسمان کرد جاریکە کەزانی پێی گەیشتم ڕاوەستا، وتی سەیرکەن ئەوەندە تیرە لە ناو کیسەکەمدایە، خۆتان دەزانن من دەستم زۆر ڕاستە لە تیر هاوێشتن، تیرم گربێتە هەر شتێ لێم داوە، هەتا تیرم میان بێ لێتان دەکوژم، نایڵم لێم دەرچن. وتیان تۆ هاتیتە ناو ئێمە هیچت نەبوو، ئێستا وا دەوڵەمەنی، ئێستا تۆ ئاوها بڕۆی. وتی ئەگەر ماڵەکەمتان بدەمێ لێم دەگەڕێم بڕۆم بۆ مەدینە هیجرەتکەم. وتیان بەڵێ. وتی بڕۆن هەموو ماڵەکەم لە فڵانە شوێنایە هەڵیکەن و دەریکەن. هەمووی داپیان، خۆی و ئەسپەکەی دەرچوو لەگەڵ تیر و کەوان و شمشێرەکەی لە پێناوی خوادا. پێش ئەوەی بگاتە مەدینە، جبریل عەلەیهی سەلام بە وەحی گەیانی بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە سوهەیب شتێکی وای کردا. هەر لە دوورەوە کە هات، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ڕەبیح البەیع ئەبا اليحیە، بەڕاستی تیجارەتێکی بە بەرەکەتت کرد، تیجارەتێکی بە قازانجت کرد. جا زۆریان پێویست بوو، زۆر پێویستیان بە زەوی و زارەکانیان بوو، جێیان نەهێشت. زۆر پێویستیان بە خزم و کەسەکانیان بوو لە مەککە، هەمویان جێ نەهێشت لە پێناوی خوا، هەمویان جێهێشت. بەو شێوازە بوو. جا بۆیە لە دنیا لەبەر خوا واز لە ئەهلی شەڕ بێنە، واز لە ئەهلی شرک و کوفر بێنە، جیا بەرەوە لێیان، واز لە ئەهلی بیدع و ئەحزاب و تەفرەقەچیەکان بێنە، واز لە ئەهلی فیسق و فجور و ئەمانە بێنە، لەبەر خوا واز لەو مەجلیسانە بێنە کە شەریکی تیادانرێ بۆ خوا، کە بیدعی تیا ئەکرێت، و لەبەر خوا واز لەو مەجلیسانە بێنە کە خەریکی قومار و دۆمینە و خەریکی مەعسیەتی خوان، لەبەر خوا وازیان لێ بێنە بۆ ئەوەی لە قیامەتا فەریاد بکەوێت.